ئایا ویلایەتی کالیفۆرنیا چۆن مامەڵە لەگەڵ بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەکات؟ پەیامەری دەنگی ئەمریکا ئاڤە هۆما لە لۆس ئەنجلس لەگەڵماندا. ئاڤە خانم کاتت باش، کالیفۆرنیا بە تایبەت لە لۆس ئەنجلس چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڤایرۆسە دەکرێت؟ سلااو ڕێز بۆ جەنابس و بینەران و بیسەران. کالیفۆرنیا وڵایەتێکە کە زیاتر لە 40 ملیۆن تیا دەژین. تا ئەمڕۆ زیاتر لە 14,000 کەس تووشی نەخۆشینی کۆرۆنا بووە. بەرپرسان دەڵێن لە ڕاستیدا ژمارەی کەسانە کە تووشی نەخۆشینی کۆرۆنان لەوانەسە لە 14,000 زیاتر بێ، بەڵام تستی ڤایرۆسی کۆرۆنا لە کالیفۆرنیا بە تایبەت لە لۆس ئانجلسا زۆر کەمە و لەوانەسە کە هاوڵاتیانی زۆرتر تووشی ئەم نەخۆشینە بن و هێشتا تەستیان وەرنەگرت بێ. تا ئەمڕۆ زیاتر لە 330 کەس گیانیان لەدەستاوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە، زیاترینشیان لە شاری لۆس ئانجلسن. بەڵێ باشە، بۆ نمونە لە نیویۆرک باس ئەوە دەکرێت کە ژمارەکان بەرز ببنەوە، لە هەندێک شوێنی ترا لە کالیفۆرنیا پێشبینی ئەوە دەکرێت ژمارەی توشبووان و ئەوانەی کە ئەبن بە قوربانی ڤایرۆسی کۆرۆنا زیاد بکرێت. بەڵێ بەداخەوە پێشبینی دەکرێت کە لە کالیفۆرنیاشە وەکو شوێنەکانی دیکەی دنیا ژمارەی کەسانە کە تووشی دەبن و کەسانێکە گیانیان لەدەستدەن بەهۆی ڤایرۆسە هەموو ڕۆژە خەریکە زۆرترە بێتەوە. باشە ئاڤا خانم، بابەتی خۆ دوو ڕاگرتن لە خەڵکانی دیکەکە تا ئێستا تەنها ڕێگایە بۆ کەمکردنەوەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. لەوێ چۆنە لە ناو خەڵکا تۆ چۆن دەبینی؟ بەڕاستی وڵایەتی کالیفۆرنیایش ئەوەی لە 2 ڕۆژ لەمە بەرەوە زۆرتر شەدید کردوەسەوە کە خەڵک بە هیچ شێوازێ ناوێ لە ماڵ بڕۆنە دەرەوە، تەنانەت بۆ شتایە کە زۆر گرنگن و ئێستا پۆلیس لە وڵایەتی کالیفۆرنیا زۆر بە جددی ئەوانەیە کە ئەڕۆنە دەرەوە لە ماڵ یا زیاتر لە 2-3 کەس لەگەڵ یەک لە دەرەوە بن جەریمەیان دەکات و تووشی گرفت دەبن. بۆەوە دۆڵە زۆر جددی کردێتەوە، زۆربەی خەڵکیش لە ماڵ دانیشتوون. ئاڤا خانم، مەسلەی بازاڕەکان و جوڵانەوەی بازرگانی لە کالیفۆرنیا خۆمان دەزانین کە ویلایەتێکی زۆر گەورەیە. ئەمە نەبووە نیگەرانی خەڵک یان خەڵک چۆن باسی لەو شتە دەکەن، لەو بابەتە دەکەن؟ باڵا هەروواکە جەنابەتش ئاماژەت پێکرد هەموو دوکان و بازار هەمووی داخراوە بێ لە تەنانەت خەستەخانەکان و شوێنهایەکی گرنگ نەبێ و ئەوەشە تووشی کێشەی ئابووری قەتئەن بووە کالیفۆرنیا بە هەموو کەسێ لەو بابەتۆ زۆر نەگەرانە، بەڵام لە ئێستادا زۆرترین بیری خەڵک لەسەر ئەوەیە کە کەس کەمتر بکوژێ لەسەر ئەم ڤایرۆسە و هێشتا نیگەرانی ئابووری کەس ئەوەندە خەڵکی باسی لێ ناکەن کە باسی نیگەرانی لە ڤایرۆس دەکرێت. ئاڤا خان زۆر سوپاس. زۆر سوپاس. ئاڤا هۆما پەیامەری دەنگی ئەمریکا لە لۆس ئەنجلس لەگەڵمان بوو. سوپاس.